ژمارەیەک لە کەسوکاری زیندانیانی خۆپیشاندانەکانی شاری دهۆک گربنەوەیەکی ناڕەزاییان لە بەردەم پەرلەمانی کوردستان ئەنجامدا داوای ئازادکردنی ئەو گیراوانە دەکەن کە لە خۆپیشاندانەکانی شاری دهۆک دەستگیر کراون. ئەگەر ئۆخە بێتن سەر ئۆخە بنەکەوەگە گردێتن ناخۆ ینی چ مسکیلا و چاویستانی ناکوڕێ من ینی چۆلک بۆ ناو ئۆخە بێت ڕەخنەک گەت بیتن مەسەل گەندەلیەکە یان چستێکی ناخۆ چ مسکیلە نەکردنا و یە بێت تۆوە نەکوڕێمە وەڵڵەهی داخوازەمە کوڕێمە بێتە بەردان بێتە ئازادکردن و دوو هەیڤە کوڕێمە گرتی بێ سەروشینە بێ گۆبیشم نزانیل کی بەیە دایکا گودار زێوەریمە و دوو هەیڤە گرتی مەڵ بریادەری مە چۆیدنەوە ماڵێ بری و مە چ لێ هۆیدی نییە زانین کە سەرە چی گرتیە سەرە چ نەگرتیان نزانین ئەوە دوو هەیڤە بێ سەروشین نە تێلەفۆنە و نە سەرەدۆدا و چ نییە. ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ ڕایدەگەێنێت بەشێک لە زیندانی کراوانی خۆپیشاندانەکە شاری دهۆک لەلایەن دادگاوە بڕیاری ئازادکردنیان بۆ دەرچووە بەڵام تاوەکو ئێستا ئازاد نەکراون. بدل برواری ئەوە بڕیارە محکەمەی هاتی ئازادکردن بەداخەوە هاتان و کە نەهاتی ئازادکردن دووەم شێروان شێروانی گوهدار زێباری شبان سعید بەندەوار ئەیوب جەمال خەلیل ئومێد بەڕوشکی مەسعود شنگالی کارگەر عباس سليمان كمال پهلوان عادل تحسين ياسين سليمان موسى اياز كرم هاریوان عيسى ولاد جودا اوا لازمه داخوازی هم حکومت هریما کردستان کین و دسته سروکاتی پارلمان کردستان کین زودترین وقت اوانه آزاد بکن. مامۆستایان و هاوڵاتیانی ئاسایی لە پارێزگای دهۆک لە سنووری بادینان بەگشتی دەستی پێ کردووە دەستگیرە ئەکرێن دوور لە هەموو بنەمایەکی یاسایی دیموکراسی و هەروەها نامرۆڤانە بەبێ فەرمانی دادگا لە نیوەی شەودا هەڵدەکوتنە سەریان تەنها لەبەر ئەوەی نیەتی خۆپیشاندانیان هەیە یاخود ڕخنەیەک لە دەسەڵات ئەگرن لە ماوەکانی ڕابردوو هەمووتان بینیتان کە جوڵەیەک هەبوو لە پارێزگای دهۆک خۆپیشاندان کرا لە دژی لێبڕینی موچا و هەروەها کەمی خزمەت گوزاریەکان. کەسوکاری زیندانی کراوەکان داوا دەکەن هەرچی زووە زیندانی کراوەکانیان ئازاد بکرێت بۆ ئەم مەبەستە هانایان بردوتە بەر لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ئەم کێشەیەیان بۆ چارەسەر بکرێت. پاشا سەنگەر، گەلی کوردستان، هەولێر.